کامە شاری ئەمریکا کە کاتی خۆی بە 24 دلار فرۆشرایە، بەڵام ئێستا کە نرخەکەی نزیکە لە 2 تریلیۆن دلاری ئەمریکی. لەگەڵمان بن. ویلایەتی نیویۆرک کە دەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، دراوسەیە لەگەڵ هەر 5 ویلایەتی ڤێرمۆنت و کەنەریکت و مەسەچوسێت و پێنسیلڤێنیا و لەگەڵ نیوجەرسی. ڕێژەی دانیشتوانەکەی 20 میلیۆن کەس دەبی. پایتەختەکەی ناوی ئەلبێنیا و گەورە شارەکەشی ناوی نیویۆرک سیتیە. با ئەمە زیاتر زەخت بکەین لەسەر شاری نیویۆرک. لەناو شاری نیویۆرک نزیکەی 800 زمانی جیاواز قسەی پێ دەکرێت. قەرەباڵغترین شار و گەورەترین شارە لە هەموو ئەمریکا. ڕێژەی دانیشتوانەکەی 12 میلیۆن کەس دەبێنێ و لەناو سنتەری شار و دەوروبەرەکەی. لەبەر قەرەباڵغی شارەکە و بوونی ڕێژەیەکی زۆر سیارە، هۆڕن لێدان بە هەموو شێوەیەک قەدەغەیە. خەرامەتی زۆر دەکرێت ئەگەر هۆڕنی سیارەی لێدەی. تاکە شارە لە هەموو ئەمریکا کەوەستە بووی تێدایە، واتە قیتاری ژێرئالز. ئەم شارە لە چەند شارۆچکەیەکی بچووکتر پێکاتەیەک لەوانە پێ دەڵێن مەنهاتن. لەناو مەنهاتن ئەو هەموو شوێنە گرنگانە لەوێ کۆبوویتەوە، وەکو بینایەکانی بینایە هەورەبڕەکان و مۆزەخانەیەش تێدایە کەوە چاوی ئەلبەرت ئەینشتاین تێدا پارێزراوە. ئەوەی مەبەستمانە بڵێین شاری مەنهاتنە کە دەکەوێتە ناو شاری نیویۆرک لە ناو ویلایەتی نیویۆرک، کاتی خۆی لە ساڵی 1660ەکان بە 24 دلار فرۆشرایە، کڕایەوە فرۆشرایەوە. ئێستا کە نرخەکەی نزیکە لە 2 تریلیۆن دلاری ئەمریکی، واتە نزیکە لە 2000 ملیارد دلار. بزانە چ پارێکی خەیاڵیە. ویلایەتی نیویۆرک کاتی خۆی پیان دەگوت نیو ئەمستەردام، بەڵام دواتر کرا بە نیویۆرک. هەروە نیویۆرک سیتیش بە بیگ ئەپڵ مەشهورە، ناوبانجی هەیە، واتە سێوی گەورە. ویلایەتی نیویۆرک ویلایەتێکی شینپۆشە، واتە دیموکراتە. جەماعەتی بایدن و ئۆباما و کلینتۆنی نەزیاتر. وەکو ژیان تێیدا شارە بچووکەکان دەوروبەری باشن، وەکو بافەڵۆ کە لەسەر حدودی کەنەدایە، بەڵام وەکو ناو چەقی شاری نیویۆرک شوێنێکە بەڕاستی لۆ عایلێ زۆر دەستنادە، لەبەرەوەی قەرەباڵغە، لەبەرەوەی خەڵکی لازی گەلێک زۆرە، خەڵک با بڵێن گەشتیاری گەلە زۆرە. هەر کەسیش تەوسیە ناکاتن لەبەر مۆزوعی مەکتەب و قوتابخانە و با بڵێن تەندروستی سەحا. بەڵام لۆ سینگل باشە، چونکە ئیشی زۆر تێدایە. قەرەباڵغە شارەی خەڵک زۆر کەم سیارەی بەکاردێنی، هەمووی زیاتر ئەو سەبوەیەی بەکاردێنی، ئەو قیتاری ژێرئالزەی بەکاردێنی. ئەژینا ناتوانی. من چوومە تێوێندەرە، بەڕاستی هەر پارکینگی سیارەی نزیک 40 دلارە ناشی بینیەوە. لۆی خەڵک زیاتر بە شەمەندەفەر دەڕواتن بە سەبوویەکەی. هەر شاد بن.